ئەگەر ڕۆژێک گوێمان لە هەواڵی قوربانیانی ڕووداوی هاتوچۆ نەبین و نەبینین، دڵنیان ڕۆژی دواتر گوێمان لە هەواڵی قوربانیانی ڕووداوی هاتوچۆ دەبین. لەسەر ئەم ڕێگایەدا ئەمە وتێ شۆفێرێکی تەکسیە کە ڕۆژانە هاتوچۆ لەسەر ئەم ڕێگایە دەکات و کە لە هێڵی بەردەڕەش هەولێر کار دەکات. ئێمەوەکو شۆفێرانی بەردەڕەش هەولێر هەم ڕۆژە لەو ڕێگاینە ڕێگایەکی زۆر ناخۆشە، ڕێگای مەرگە ڕۆژانە حادیسەی دەبینین. ئەگەر ڕۆژێک نەبی ڕۆژی دواتر حادیسەی مەرگ کە ڕووداوی هاتووە مەرگ لێ دەکەوتەوە. زیاتری لەبەرەوەی ڕێگایەکە یەکساییدا و زۆری قەڵەبارەکەی زۆر لەسەر بووتە ڕێگایکی استراتیژی، ڕێگای تورکیا هەولێر دەبەستەوە و ئەوە زیاتریشان سارەی حەمد سارەی بارهەگری لەسەرە. ڕێگای بەردەڕەش کەڵک ئەو ڕێگایە کە لە لای شۆفێران بە ڕێگای مەرگ ناسراوە، زۆرترین ڕووداوی هاتوچۆ قوربانیان لەسەر ئەم ڕێگایەدا ڕوودەدات. یەکەم ئەم ڕێیەکی استراتیژیە، ڕێکی زۆر قەلباڵغە، ڕاستی ئەو بار هەڵگرانەوەیان کردووە کە ئێستا ئەو ڕێگا زۆر قەلباڵغە، چەندەها جار حادیسە لی ڕوودەدات، قوربانی زۆری لێددا. ئەم ڕێگایەکی زۆر گرنگە، ڕێگای بەردەڕەش کەلک دەبێ بکرێتە زۆر سای. داوا لە پەیوەندیدارەکان دەکەین چارەسەرێک بۆ ئەم ڕێگایە بدۆزنەوە. ئەو ڕێگەوبانە زۆر ناخۆشە، زۆر قوربانی لەم ڕێگەوبانە دەکەون بە ڕووداوی هاتوچۆ. هۆکاری خراپی ڕێگایەکە و بۆ داواکاری شۆفێرانی سەردانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆی قەزای بەردەڕەشمان کرد. وەک ڕێگای نێوان قەزای بەردەڕەش و تەمەن لە ساڵانی ڕابردوو شەرداوامان کردبوو کە ئەو ڕێگای بکرێتە جۆت سایت، بەڵام تا ئێستا نەکراوە. خۆتان دەزانیش لە 2015 قەیرانی دارایی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووە، تەمەن ئەو ڕێگایە ناکرێتە دوو سایت. لە پێش ماوەیەکە بەڕێوەبەری ڕاگەوبانی دووەکیش لە بەردەڕەش بوو، تەمەن هەنگیش دا پرسیارمان لێ کرد کە ئەو ڕێگایە چارەسەیەک بۆ بینەوە. ئەوانیش وتیان کە ناکرێتە دوو سایت، تەنها دیزاینیان کردبوو کەوا دووبارە قیرتا بکرێتەوە، بەڵام دیارە کێشەی دارایی ئەویشی ینی ئەو کارەیانیش سەری نەگرتووە. ڕێگای بەردەڕەش کەلک ڕێگایەکی استراتیژیە، هۆرد و پارێزگای دهۆک و هەولێر پێکەوە گرێ دەدات. بەپێ ئامارێکی پۆلیسی هاتوچۆی قەزای بەردەڕەش لە 7 مانگی ڕابردوودا لە سنووری قەزای بەردەڕەش 110 کەس بوونەتە قوربانیانی ڕووداوی هاتوچۆ. محەممەد جەلیل، بادینان سات، بەردەڕەش.